بنەماڵەی هاوکارجاف یەکێتی نوێ بە درۆ دەخەنەوە. زانیاری نوێ لەبارەی براکەیانەوە ئاشکرا دەکەن. لە ڕوونکردنەوەیەکدا بنەماڵەی هاوکارجاف ئەو ئەفسەرەی دەستگای دیژە تیرۆر کە لە هەولێر بە شێوەیەکی دڕندانە تیرۆر کراو، ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان و دادگا لەبارەی کەیسەکەیەوە بڕیاری یەکلاکەرەوەیدا و تۆمەتباران و تاوانباران لەو کەیسەدا ئاشکراکران بەشێکی ڕاستی ڕوویداوەکە و هەڵوێستیان لەبارەی هەندێک قسەی برایەکیانەوە بۆ ڕای گشتی ئاشکرا دەکەن. بنەماڵەکەی دەڵێن ئەوەی کاکسیروانی برامان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کۆباس باسی دەکات دوورە لە بۆچوونی بنەماڵەکەمان و پێدەچێت ناچار کرابێت کە لە ڕۆژی تیرۆرکردنی شەهید هاوکاردا وا بڵێت و بەو شێوەیە قسە بکات. بنەماڵەی هاوکارجاف تەواو پێچەوانە بە لێجوانەکانی سیروانی برایان ئەوەش ڕادەگەێنن کە کاک شێخ لاهور تاڵەبانی و مامۆستا ئەژی ئەمین لەم کەیسەی تیرۆرکردنی شەهید هاوکاردا نەک تێوە نەگلاون بەڵکو بە تایبەت مامۆستا ئەژی بە حوکمی پێگەکەی خۆی و بەرپرسارەتی لە ئەنجومەنی یاسایش ڕۆڵی سەرەکی بینیوە لە ئاشکرابوون و یەکلابوونەوەی ئەو تاوانە نەگریسە و دۆزینەوەی تاوانباران و پلاندا ڕێژەرانی دا و هەموو بەڵگە و دۆکیۆمنتەکان و بڕیاری دادگا لەو بارەیەوە ڕوون و ئاشکرا دراوە و یەکلاکەرەوەن. دەشڵێن کەیسی شەهیدکردن و تیرۆرکردنی هاوکارجاف و بەرپرسان لەو کردەوە نەگریسە واکە ڕۆژی ڕووناک دیارە و دان پێدانان و بەڵگەکان هەمویان بەردەستن و لە کاتی خۆیدا بۆ کۆمەڵانی خەڵک و ڕای گشتی خراونەتە ڕوو. بنەماڵەی هاوکارجاف لەسەر ئەنجامی کەیسەکە دەڵێن ئێمە تەنیا جەخت لە جێبەجێکردنی بڕیاری دادگا دەکەینەوە و ئەوەی کە لە ڕێگەی لێدوانی نابەرپرسانەوە لە ژێر فشار و هەڕەشەدا گوتراوە دوورە لە ڕاستیەوە. داواش دەکەن دۆسیەکە بەلاڕێدا نەبرێت کە سەرانی یەکێتی نوێ لەو کاتەوە تا ئێستا زۆریان هەوڵدا و هەوڵ دەدەن و دەیانەوێت ئەو بابەتە پەردەپۆش بکەن و بەلاڕێدا برن. ئەوان دەڵێن ئەوە لە لای ئێمە و کۆمەڵانی خەڵک بە تەواوی یەکلا بۆتەوە و لەم ڕووەوە سپاسی دادگا و هێزانمنیەکان دەکەین و تەنیا داواکاریمان جێبەجێکردنی بڕیاری دادگایەکە وەک خۆی. لە بەشێکی دیکەی ڕاگەندراوەکەدا دەڵێن هەر کەسێک پێچەوانێ ئێمە دەڵێت ئەگەر هیچ ڕاستیەک لە قسەکانیدا هەبوایە هەتا ئێستا ئاشکرای دەکرد و دەیخستن هەڕوو. هەر بۆیە لێرەوە ڕادەگەێنین کە ئەگەر درۆ ناکەن با هەر کەسێک بەڵگەی پێچەوانەیەوەی لایە ئاشکرای بکات نەک درۆ و چاواشەکاری بڵاو بکاتەوە. ئێمە بنەماڵەی شەهید هاوکارین و بە تەنیا ئێمە بەڵگەی تەواومان لەلایە و لە ڕێگەی دادگای ناوخۆی هەرێمی کوردستان و دادگاکانی دەرەوەش تەواوی هەوڵی خۆمان داوە و دەیدەین و کۆڵ نادەین تا تەواوی تاوانباران بە سزای ڕەوای خۆیان دەگەن. بنەماڵەی هاوکارجاف دەشڵێن بەداخەوە بۆ کاکسیروانی برامان کە ناکرێت لە ژێر هیچ فشار و بەرژەوەندیەکدا لەلایەن سەرانی ئێستا یەکێتیەوە بەو شێوەیە قسە بکات و بەکار بهێنرێت بۆ بەلاڕێدا بردن و چاواشەکردنی ڕایگشتی. بەداخەوەین بۆ کاکسیروانی برامان کە بە هاڵەدا بردراوە و لەلایەن سەرانی ئێستا یەکێتیەوە بەو شێوەیە بەکار دەهێنرێت.